بەڕێزان لەبارەی جەنگەکە و ئاراستەی جەنگەکە و ئەو گفتوگویانەی کە دەکرێت ئەگەرێک بن بۆ ئەوەی کە دانوستان لە نێوان ئێران و ئەمریکا و ئاگربەست لە نێوانیاندا بکرێت و لە هەمان کاتیشدا ئەو کاریگەری و لێکەوتانەی کە ئەم جەنگە دروستی کردووە. ئاشکرا لە ئێستادا ئەوەی کە باسی لێوە دەکرێت ئەو خاڵە پێش نیازکراوانن کە وەکو ڕێکەوتنێک لە نێوان ئەمریکا و ئێراندا باسی لێوە دەکرێت. ئەنجا ئێمە باس لەوە دەکەین کە دەکرێت ئەم جەنگە بەرەو کوێ بڕوات لەگەڵ ئەوەی کە دۆناڵد ترەمپ ئاماژە بەوە دەکات کە دەڵێت جارێ هێرشەکانمان بۆ سەرجێڕخانی وزەی ئێران دوا دەخین، بەڵام سێر دەکەین هێرشەکان بەردەوامن بەتایبەت لە ئیسرائیلەوە بۆ سەر ناوەندە استراتیژیەکانی ئێران و لە ئێرانیشەوە بەڕووی ئیسرائیل و ئەمریکادا. کەواتە ئەم جەنگە بەرەو کوێ دەچێت؟ ئایا کەی کۆتایی دێت؟ ئەگەر بەس ڕادەگەیەندرێت و ئەو لێکەوتانەشی لەسەر وڵاتانی دەوروبەر و کەندا و دروستی کردووە چین؟ لەگەڵ دکتۆر ڕێبوار فەتاح پسپۆر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا لە لەندەنەوە لەگەڵمانە گفتوگویان بابەتاکەم. دکتۆر سڵاوت لێبێ، سوپاس دەکەی لە ناوینی ڕۆژ لەگەڵمانی. بەڕێستان ئەم قۆناغی جەنگەکە بە قۆناغێکی چۆن دەبینن؟ پێتان وایە گفتوگۆکان ڕێکەوتنەکان و ئاگربەست نزیکن؟ بەڕاستی زۆر زەحمەتە بزانین بەرەو شوێ لەبەرەوەی کە جەنگەکە ئامانجێکی دیاریکراوی نییە، ئامانجەکەی بەردەوامە گۆڕێت. بۆ نمونە ترەمپ هەڵێت کە هێرشیان بۆ سەر ئێران ڕاگرتووە، بەڵام لە هەمان کاتە ئیسرائیل هێرشی کردوتە سەر باشووری لوبنان و هێرشیشی بەرامبەر هێرشیشی لەسەر ئێران بەردەوامە. هەروەها ترەمپ هەڵێت کە ئێمە دانووسان لەگەڵ ئێرانەکەین، بەڵام ئێران نکولی لەوە دەکات. ئەم دانووسانانە لە ڕێگەی پاکستانەوە ترەمپ هەڵێ دەیکەین، بەڵام نازانم لە پشتی پەردەوە چی ڕۆدا، بەڵام ڕەنگە گفتوگۆ هەبێت، بەڵام لەسەر چیە نازانم. ئامانجی جەنگەکە زۆر گرنگە، چونکە ئەگەر جەنگێک ئامانجی استراتیژی و سیاسی نەبێت زۆر سەختە بۆ بڵێن دەستگای میلیتەری بتوانێت ئامانجی خۆی پێشێت. بۆ نمونە ئامانجێکی نوێ لە جەنگەکە ئەوەیە کە گەروی هورمز بکرێتەوە، بەڵام پێ جەنگەکە گەروی هورمز کرابەوە. هەندێک بۆ نمونە ڕووخە ئەگەر ئێستا لە دانووسانان کەواتە ئامانجی جەنگەکە ئێشێ لە ئامانجی جەنگەکە ئەوە بوو ڕژێمی سیاسی ئێران لەناو بچێ، کەواتەوە ئامانج نییە کە تۆ گفتوگۆ لەگەڵ لایەنێکا کرد، مانای ئەوەیە کە تۆ دانی پیادەنەی کە لایەنێکی شەرعیە. لەبەرەوە بە بۆچوونی من ئیسرائیل و ئەمریکا ناوکۆشیان لە نێواندایە، هەروەها نارزان جەنگەکە بەرەو شوێچێت زۆرتر بە جەنگێکی سەربازی داهانێن تاکو سەر جەنگێکی سیاسی بێ کە ئامانجی سیاسی ڕۆشنی هەبێ. ئەو یەک هەڵنەوێستیە یاخود ئەوەی کە بەرپرسانی ئیسرائیل شتێک دەڵێن و ئەمریکا شتێک دەڵێن لە قازانجی ئێرانە پێتان وایە بە تایبەتی لەبارەی ئاگربەستەوە؟ بە بۆچوونی من لە بەرژەوەندی ئێران چکە لەوە ناچ، یعنی ئەوە خۆی جەنگەکە خاتە ژێر پرسیارەوە کە ئامانجێکی ڕۆشنی نییە. هەرەوەژ نییە، یعنی ئەوروپاش لەگەڵ ئەمریکا تا ڕادەیەکی زۆر جیابۆتەوە کە پشتگیری لە ترەمپ ناکات لە جەنگەکەیە. بەریتانیاش جیاوازی کە بەریتانیا کە بڵێن ئەنگلۆ ئەمریکی کە ئاوەتی هەن پارتنەرن، ئێستا بەریتانیاش بەڕاستی پارتنەری ئەمریکانیە. ترەمپ ئەتوانم بڵێم تا ڕادەیەکی زۆر ئاوەچی کەوتووە. یعنی بەتەنی ئەتوانین بڵێن ئەمریکا لە ئێستادا بەتەنیا ماوەتەوە، بە تایبەتی دوایەوەی ئەمریکا داوای کرد کە وڵاتان بێنە سەرخەت بۆ کۆنتڕۆڵکردنی گەروی هورمز، بەڵام بینیمان و هیچ وڵاتێک هەڵوێستێکی ڕوونی نەبوو لەو بارەوە. ئێستا ئەمریکا بەتەنیایە؟ یعنی ئەمریکا بەتەنیا دەستی بە جەنگەکە کردو و ئەمریکا ئێستا بەتەنیایە. بۆ نمونە بەریتانیا بەشدار نییە لە جەنگەکە، نەیتۆ بەشدار نییە لە جەنگەکە، هەروەها هەموو جەنگەکە پێشتر کراوە. زۆر بەیجەنگ کە لەو ئاستا بوو بێت زۆرتر پەردەپۆشێکی نێودەوڵەتی کراوە لەلایەن سەکیوریتی کانسڵەوە، ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتوەکان لەلایەن نەتەوە یەکگرتوەکانەوە، لەلایەن یەکێتی ئەوروپاوە، لەلایەن نەیتۆوە، مێکانیزمێکی نێودەوڵەتی. بەڵام ئەم جەنگە هیچ مێکانیزمێکی نێودەوڵەتی و هیچ دەستگایەکی نێودەوڵەتی پشتگیری ناکە.
تەنانەت لە ناو خۆشە لە ناو خۆی ئەمریکا و ئیسرائیلیشە نەگەڕاونەتەوە بۆ پەرلەمان و بۆ دەستگای ڕسمی وڵاتی خۆیان ئەتوانم بڵێم زۆرتر شەڕی دوو کەسە پێکەوە کۆبوونەوە لە بەرامبەر ئێرانە ئەوانە هەمووی پێکەوە شەرعیەت و قانونیەتی ئەو جەنگ ناخەنە ژێر پرسیارەوە ئەگەر جەنگ شەرعیەت و قانونیەتی هەبێ. باشە کەواتە دکتۆر ڕێبوار پێتان وایە ئێران چ بژاردەیەک لەم ئانوساتەدا لە بەردەستیدا هەیە، یعنی لە دۆخێکی وەکو ئێسادا کە ئەمریکا و ئیسرائیلیش هاوقسەنی لەگەڵ یەکتردا و هاوکرداریش نین. ئەمریکا باز لە ڕاوەستاندنی جەنگەکە دەکات بۆ ماوەیەکی کاتی، بەڵام ئیسرائیل دەبینین هێرش دەکاتە سەر ناوەندە گرنگەکانی ئێران. کەواتە ئێران بۆ ئەم ساتە چ بژاردەیەکی لە بەردەستایە؟ دەکرێت ئەو مەرجانەی کە دەڵێت بۆ دانوستان بۆ گفتوگۆکردن سەر بگرێت یان چیتر لە بەردەمی ئێراندا هەیە؟ یعنی ئێران لەژێر فشارێکی زۆردایە، بەڕاستی کارتێکی زۆری واشی پێ نییە بە بۆچوونی من ئێران لە بەرژەوەندێتی جەنگەکە بوەستێت، بەڵام دیارە کە لە ڕووی دیپلۆماسیەوە گفتوگۆکات وەها ناڵێت. ئایا لە پشتی پەردەوە جۆرێکی دیکە لە دانوستان هەیە؟ من ئاگادار نیم بەڕاستی، بەڵام ئێران یعنی ئەتوانم بڵێم ئینفراستراکچەری ئێران تەواو تێک چووە، بە تایبەتی ئینفراستراکچەر یا پێکهاتەی سەربازی و ئابووری. ئێستا جەنگەکە چۆتە قۆناغێکی ترەوە، زۆر جێگەی دیکەی مەدەنی بە ئامانجەکردن کە بەڕاستی پێشێرکردنێکی ناڕەوای مافی مرۆڤ. باشە دەکرێت کێ هەڵوێستی هەبێ لە بەرامبەر ئەم هێرشانەی دەکرێن بەسەر بە تایبەتی زۆربەی بۆ کۆمەلگانێشتە جێبوونەکانە و لە هەمان کاتیشدا بەشێکیان بۆ سەر هاوڵاتیانی مەدەنیە و لە هەمان کاتا پێشێلکردنی مافەکانی مرۆڤە. بەڵام بەر لەوە دکتۆر من هەندێک هەواڵی بەپەلە گەیشتۆتە دەستی من بە بینەران و بە ڕێزیشتان ڕادەگەێنم. بەڕێزان دەسەڵاتی فڕۆکەوانی عێراق دەڵێت کە ئاسمانی عێراق بۆ 72 کاتژمێری تر بە داخراوی دەمێنێتەوانێ. ئەمە زانیاری ڕاست و دروست و فەرمیە کە دەسەڵاتی فڕۆکەوانی عێراق خۆی بڵاوی کردوتەوە. ئاماژە بۆ دەکات کە ئاسمانی عێراق 72 کاتژمێری دیکە بە داخراوی دەمێنێتەوانێ. و لە هەمان کاتایکێکی دیکە لە هەواڵە نوێیەکان بەڕێزان کە هەیە ئاژانسە هەواڵیەکان ئاماژە بۆ دەکەن کە جارێکی سەر بنکەکانی حەشتی شعبی لە ئەنبار بردومان کراون. وەک لە دەستپێکی ناوین ئاماژەم بۆ کرد کە دوێنێش هێرشکراوەتە سەر ئەنبار، بەڵام ئێستا ئاژانسەکان باس لەوە دەکەن هێرشێکی نوێ هەیە. لە بەیانیەوە بەڕێزان چەند جارێکی دیکە هێرشکراوەتە سەر ئەنبار. با پێکەوە ڤیدۆکان ببینی بەربەیانی ئەمڕۆ. هەڵبەتە لە ئێستادا ئاژانسەکان دەڵێن کە جارێکی تر بنکەکانی حەشتی شعبی لە ئەنبار بردومان کراون. هەڵبەتە بەڕێزان لە بەربەیانی ئەمڕۆشەوە چەند جارێکی دیکە بنکەکانی حەشتی شعبی بردومان کراون و لە هەمان کاتیشدا ئەوەی کە هەیە کە نزیکەی مانگێکە جەنگ بەردەوامە و لە هەمان کاتیشدا ئەوەی کە لە ئێستادا هەیە بۆ سەر بنکەکانی بنکەی حەبانیە و بۆ سەر هێزەکانی حەشتی شعبی. ئەوەی ئاژانسەکان باسی دەکەن کە جارێکی دیکە بنکەکانی حەشتی شعبی بردومان کراوە. لەبارەی هێرشەکانەوە بەڕێزان وەزارەتی بەرگری عێراق خۆی بڵاوی کردەوە لەبارەی هێرشەکانی سەر ئەنبار. دەڵێ لە هێرشەکەی ئەنباردا 7 چەکدار کوژراون و 13 چەکداری دیکەش بریندار بوون. ئەوەش دیمەنی هێرشەکانە کە بەربەیانی ئەمڕۆوە دەستی پێکردووە و ئاژانسە هەواڵیەکان باس لەوە دەکەن جارێکی دیکە هێرش کراوەتەوە سەر حەشتی شعبی لە ئەنبار و بردومان کراوە. دکتۆر ڕێبوار دەگەڕێمەوە لای تۆ. هەڵبەتە دیارە کە هێرشەکان بەردەوامی هەیە. بەڕێستان چی دەڵێن بە تایبەتی لەو دۆخی کە لە ئێستادا ئێرانی تێدا هەیە؟ ئێران چ شتێک زۆر کاریگەری لەسەری دروست کردووە بۆ ئەوەی کە کۆتایی بە جەنگەکە بهێنێ، یاخۆ چ شتێک بۆتە هۆی زیان گەیاندنی ئێران لە ڕووی ئابووریەوەیە، لە ڕووی سەربازیەوەیە، لە ڕووی سیاسیەوەیە؟ دەزانین کە جیالەوەی کە کۆمەڵێک سەرکردەی سیاسی لە ئێران بە ئامانجگیرە، بەڵام ینی ئاژانسەکان باسییان لەوە دەکرد
ئێران پلانی ئەوەی دانابوو هەر سەرکردەیەکی هەر فەرماندەیەکی کە بە ئامانجگیرا ڕاستەوخۆ بەدیلی بۆ داناوە ڕەنگە ئەمە کاریگەریەکەی کەمتر بکاتەوە بەڵام چ شتێک زەربەیەکە کە لە ئێران درا لەم جەنگەدا و بۆ ئێستش کاریگەریەکەی بەردەوامە یعنی فشار لەسەر ئێران زۆرە یان ڕەنگە ئێران ترسیشی لەوە هەبێت کە لە ناو خۆی ئێرانە هەندێک کە پێڵێن سیڤڵ ئەنڕێس یان پرۆتێست و ئەوانە بخێتە وەش ترسێکە ئێرانەتی هەروەها جێگرتنەوەی سەرکردەش بەڕاستی ئاسان نییە ئەزانم هەندێک سەرکردەی ئێران کرانە ئامانج بەڵام ئەو کامپەینە ئەوەی من ئاگادار هێشتا نەوەستاوە هەروەها ئەو بردومانە خستەی ئێران کە دەکرێت لەسەر ئێستا لەوە دەرچووە تەنیا بڵین دەستگای سەربازی دەستگای ئابووری و نەوت و ئەوانە بێت بەڵکو جێگەی دیکەش کراوەتە ئامانج کە ڕەنگە هەندێکیان پەیوەندیەکی وان بە ئامانجی جەنگەکەوە نەبێ بۆ نمونە پاسداران ئامانجی جەنگەکە بوو ڕاستە پێشتر بەڵام ئێستا ئەکەوتونتە کوشتنی پۆلیسی ئاسایی یعنی ئێستا بە بۆچوونی من ئەمریکاش و ئیسرائیلیش نازان لێرەوە بۆ کوێ بچن نازان بۆ کوێ بچن بە تایبەتی کە وردە جیهان دابەشە بێت کۆمەڵگەی نێو دەوڵەتی دابەشە بێت بەسەر بەرەی جەنگ و بەرەی دژ لە جەنگ و بەرەیەکیش کە پەیوەندی پێوە نییە ئەمەش گرفتێکی زۆر گەورەیە بۆ ئەمریکاش و بۆ ئیسرائیل هەروەها زۆر شتیکە خاتە بەرچاوی ئێمە لەوانە بۆ نمونە ئەو مێکانیزم و ڕێکخراوە و دەستگا نێودەوڵەتیانەی کە پێشتر دامەزرا بوو کە ڕەنگە لە سەردەمی جەنگی سادا دامەزرابن بە کەڵکی ئەمڕۆ نایەن چونکە لەم جەنگا دیمان نەتەوەی گرتوەکان و هەموو ئەو دەستگانی دیکە ڕۆڵێکی ئەو تویان نەبوو ئەمەش پێشینەیەکی زۆر خراپ دامەزرێنێ بەڕاستی دکتۆر هەر پێشەوەی بچینە لای هەواڵە بەپەلەکان یانی ئاماژەم بۆ کرد لەبارەی مافەکانی مرۆڤەوە لەبارەی ئەوەی کە کێ دەکرێت نێوەندگیری بکە لەم جەنگەدا بە تایبەتی دەستگا نێودەوڵەتیەکان یعنی بەڕاستی ئەوان پێویستەکە هەڵوێستیان هەبووە لە ڕاگررتنی جەنگەکە پێتان وایە دەستگا نێودەوڵەتیەکان و پەیوەندیدارەکان ئەوان بۆچی لەسەر خەبنەی لەبارەی ڕاگررتنی جەنگەکەوە ئەمە دەزانین لە ڕووی ئابووریەوە زیانێکی گەورەی بە جیهان گەیاندووە بە تایبەت وڵاتانی کەنداو و لە ڕووی ئابووریەوە ئەمە لەلایەک و لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی ژینگەیەوە زۆر ڕووی تر هەیە کە کاریگەری ئەم جەرگەی لەسرە دەستگا پەیوەندیدارەکان و دەستگا نێودەوڵەتیەکان بۆچی نایەنە جواب یعنی بەڕاستی دەستگا نێودەوڵەتیەکان کامانن نەیتۆیە یەکێتی ئەوروپایە ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیەگرتوەکانە نەتەوەیەگرتوەکان خۆیەتی هەندێک گروپی دیکەشوانش بڵین کە پەیوەندیانەیە بە ئاشتی و بەوانەوە ئەوانە هیچیان دەسەڵاتیان نییە لە بەرامبەر ئیسرائیل و ئەمریکا ئەتوانم تا ڕادەیەکی زۆر بڵێم ئەمریکا و ئیسرائیل لە دەست دەرچوون چونکە ترامپ ئەچێت بۆ جەنگێک دوایی داواکە خەڵک بێتە ناو جەنگەوە خۆ ئەوروپیەکان وەڵامیان داوەتەوە زۆر بەڕۆشنی ئەڵێن ئەبووایە ئێمە پێش ئەوەی کە بچنە جەنگەوە ئێمە بەر بەشێک بووینایە لەوە بزانین ئایا ئەو جەنگە یەکەم ئەو جەنگە ئەکەین یان نایکەین دووەم ئامانجی ئەو جەنگە چییە بەڵام کە جەنگێک هەموو ڕۆژێ ئامانجەکەی بگۆڕێت و هەموو ڕۆژێ باری ئەمڕۆی جیهان خراپتر بکات بەڕاستی جەنگێکە کە ئەبێ بوەستێ بەڵام من هیچ دەنگێک نابیستم لە کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە کە داوای ڕاوەستانی جەنگ بکات چی دەبێتە هۆی ڕاوەستانی جەنگەکە چ شتێک دەبێتە ڕاوەستانی جەنگەکە ینی ئێران لە کۆتاییدا دەبێت ڕازی بێ بە مەرجەکانی ئەمریکا یان ئەمریکا خۆی ناچار دەبێت کە کۆتایی بە جەنگەکە بێنێت و ئامانجەکانی بەدینە هەیە پێتان وایە ینی پێشبینیەکان چۆن بۆ ڕاوەستانی جەنگەکە یعنی دوو لایانی هەیە لێرە لێدان لە ئێران ڕاستە ئەمڕۆ لێدەن بۆ نمونە دام و دەستگای نەوت و غاز یا وزە کراوەتە ئامانج ئەمە بۆ داهاتوو ڕۆڵێکی زۆر خراپی ئەبێ چونکە هەتاکو ئەو هەتا بەرهەمهێنانی ئێران ئەکەوێتەوە کار نرخی وزە لە زەمینە لەسەر ئەم زەمینی ئێمە لێژین زۆر گرانە بێت تا ئەمڕۆ کاریگەری هەیە لەسەر تەنانەت
کەسێکی وەکو من کە بڵێن ئۆتۆمبیلم هەبێ وزە زۆر بەرز بووەتەوە بەنزینە کارەبای هەرچێکە هەتاکو کارەبای ناوماڵ و غاز و ئەوانە هەمووی بەرز دەبێتەوە ئەمە جەنگێک نییە تەنیا دژی ئێران بێت بە بۆچوونی من جەنگێکە دژی هەموو هەوڵاتێکی ئەم سەرزەمینە جەنگێکە کە کەس نازانێ بۆ کوێ چێت سەرباری ئەوەش یعنی با بیرمان نەچێت 95 ملیۆن کەس لە ئێراناژی ئەم 95 ملیۆن کەسە بەرژن و مناڵ و خەستەخانە و هەتا ئەو سەری ئەمە هەموو ڕۆژێک لەژێر هەزاران تەن ئاسن و ئاگران یعنی ئەمە پێشەرکاریەکی زۆر ڕۆشنی مافی مرۆڤە ڕاستە بەداخەواڵێم هەندێ کوردیش حەزی لەوەیە کە ئێران لەناو پچۆ بڕوخێت بەڵام ڕووقانی ڕژێمێکی سیاسی سیستمێکی سیاسی زۆر ئاڵۆزترە لە تێکدانی هەموو دەستگایەکی نێووڵاتێک ئەو دەستگایانە دەستگای ڕژێم نین دەستگای خەڵکن غازن کارەبان ئاون تا دوایی یعنی لایەنێکی ئینسانی زۆر نەگەتیڤی هەیە بەڕاستی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست چ گۆڕانکاریەک بەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەبەوەی ئەم جەنگەوە کاریگەریەکان چین لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە کاتی هەر کاتێک کە کۆتایی بێجەنگ چ گۆڕانکاریەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوەدات جەنگەکە تەنها لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستانەیە لە کاریگەری لە هەموو دنیا بێسا باسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستم ڕۆژهەڵاتی ناوەڕاست جارێکی دیکە ڕێگەخرێتەوە لە ڕووی سیاسیەوە ئایا ئیسرائیل ئەتوانێ بەو جۆرە ڕەوتار کاکە ئێستای کات بەڕاستی ئەوە بۆ وڵاتانی زلهێزی ڕۆژهەڵاتی ناوەڕاستن ئەو بڕیارە بن یان هی ناوچەکەن بۆ نمونە زۆر باشە دکتۆر ڕێبوار بە یارمەتی بەڕێزت وا دیارە لە ئێستاشدا هەواڵێکی بەپەلە هەیە بەڕێزان ئێران بە 2 موشە گوێزگەی کارەبای ئیسرائیلی لە شاری هادێرا کردوتە ئامانج بەڕێزان نوێترین هێرشەکەیە دیمەنەکان بابینین وا دیارە دیمەنەکان گەیشتۆتە دەست هاوکارانی من ئەگەر بیکەنە سەر شاشێن ئارتی ئێران بە 2 موشک وێزگەی کارەبای ئیسرائیلی لە شاری هادێرا کردوتە ئامانج بەڕێزان لە نوێترین هێرشەکانیدا سوپای پاسداران هێرشی کردوتە سەر وێزگەی کارەبای ئیسرائیلی لە شاری هادێرا و وەک دیارە کە لە باوەکانی ڕابردوشدا ئێران چەندین جار ناوچە پیشەسازیەکان و ژێرخانی وزەی لە ئیسرائیل لە ئەمریکادا کردوتە ئامانج بەڵام لە ئێستادا ئەوەی کە نوێترین هێرشە کە سوپای ئیسرائیل ببرن سوپای پاسداران ئێران ئەنجامی داوە بە 2 موشک بووە هێرشەکە کە کردوێتێ سەر وێزگەی کارەبای ئیسرائیلی لە شاری هادێرا کە ئەو شارە و وێزگەی کارەبای ئەو شارە لەلایەن سوپای پاسدارانەوە بە ئامانج گیراوە هەڵبەتە هێرشەکان بەردەوامن بە تایبەتی ئێستا لە نێوان ئیسرائیل و ئێراندا ئەوەی سوپای پاسداران ئاماژە بۆ دەکا هێرشی هەشتا هەمینی هێرشە موشکیەکانیان ئاراستەی ئاسمانی ئیسرائیل کردووە لە نوێترین هێرشیشدا ئەوەی کە باسی لەو دەکرێت ئێران لە ڕێگەی 2 موشکەوە هێرشی کردوتە سەر وێزگەیەکی کارەبا ڕێوێزگەیەکی کارەبای ئیسرائیلی لە شاری هادێرا لە ئیسرائیل کراوەتە ئامانج بەڕێزان ئەشکرایە کە هێرشەکە بەردەوامی هەیە ئەگەرچی باس لە گفتوگۆ و دانستانەکان لە نێوان ئێران و ئەمریکادا دەکرێت بەڵام هێشتا بەرپرسانی ئیسرائیل پێچەوانەی ئەمریکا هیچ هەڵوێستێکی ڕوونیان لەبارەی گفتوگۆ و دانستانەکان نییە هەر بۆیە ئیسرائیل هێرشەکانی بەردەوامە بۆ سەر ئێران بە پێچەوانەوە هێرشەکانی بەردەوامە بۆ سەر ئیسرائیل دکتۆر ڕێبوار بەڕێستان هیچ قسەیەکی کۆتاییتانەیە لەبارەی جەنگەکەەوە بەڵێ حەزەکەم باسی دابەژبوونی خۆرەڵاتی ناوەڕاستمان کرد ئێستا بینی کە زۆر بەکوتی کاگرێبوار سپاس دەکەین زۆر بە قەسەرچەوە بەڵەنسی هێز گۆڕا بۆ نمونە ئەم موشکانی کە ئێران بەکاری هێنیە زۆر پێشکەوتون ینی هەندێک میدیاش باز لەواکەن کە ئێران توانای سەربازی لە چین و لە رووسیاوە بۆ دێ یا لە رووسیا لە بەرژەوەندیەتی کە ئێران بەهێز بێت لەبەرەوەی کە جەنگی لەگەڵ ئۆکرانیا سەرکەوتووترە بێت ینی
بە بۆچوونی من با دوا ڕستەم ئەوە بێت ئەم دنیای ئێمە تیاژین دوای وەستانی شەڕ بۆ کۆم دنیای نابێت دنیا دابش کراوترە بێت دەستگای نێودەوڵەتی بەهایەکی وەهای نامێنێت. بەڵێ سپاس بۆ دکتۆر ڕێبوار فەتاح پسپۆر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا لە لندەنەوە لەگەڵ ئێمەدا بووی. سپاس دەکەین دکتۆر. سپاس.